بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم وبارك على سيد المرسلين حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش شوستاني بريز روج قراني أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم سلام ورحمة وبركاته. خواهي قورا برجي بسر همولاك تاندا خواهي قورا طاعات وعباتي همولاك قبول بكاتن إن شاء الله تعالى آمين. بەڕێزان خۆشەویستان خۆشحاڵین لە خزمەتتاندا دەبین ساتێکی کەم لە ژیار و ڕەمەزاندا کە دەتوانین بڵین باس و خواسێک دەکەین دەربارەی ئەو کارە چاک و باش و پەسەندانەی ئەو عەمەلە ساڵیحانەی کە زەرورن ئینسانی ئیماندار و موسڵمان لە مانگی ڕەمەزاندا خۆیان پێوە خەریک بکاتن کات و ساتەکانیان لە خزمەتدا ببەنە سەر بۆی ئەجر و پاداشت و ثەوابەکی زۆر گەورەی قیامەتیان دەست بکەوێ. چونکە مانگی ڕەمەزان مانگێکە پێی دەگوترێ وەکو کوردەواری خۆمان دەڵێت زۆخینە، شوێنی خڕکردنەوەیە. هەر عیبادەت و هەر گوێڕالیەک و هەر پەرستێکی شتێکی جۆرەکانی عیبادەت تێیدا ئەنجام ئەدرێ پاداشتەکانی زۆر مزاعەفتر و گەورەترە لە غەیری مانگی ڕەمەزاندا. بۆیە دەبی مسلمانان ئەم دەرفەتە زێڕینە هەڵبقۆزنەوە کات و ساتەکان تێیدا زۆر ڕەزیل بن لە بۆ غەیری عیبادەت، بەڵام تەنانەت کات و ساتەکانیان ببەخشن بەو شتانەی کە پێی گەورە دەبنەوە لە خزمەت خوای پەروەردگار، کە پێی نزیک ئەبنەوە لە خزمەت خوای رب العالمین. دیارە ئەو کارانەی کەوا پاداشت و هەروەها خێر و ثەوابی زۆری لەسەر وەردەگیرێ لە مانگی ڕەمەزان دیارە هەر خودی خۆی یەکەمین شت ڕۆژی گرتنە، چونکە هەرهاتنی ڕەمەزان مەبەست تێیدا ڕۆژی گرتنە کەوە یەکێکە لە سەرۆک و یان دەکرێ برێن بیدایەتی عەمەلە ساڵیحەکانە کە ڕۆژی گرتنە. دیارە ڕۆژی گرتنیش کە پاداشتەکەی هەندە گەورە و هەندە عەظیمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كل عمل ابن آدم له، هەموو کار و کردارەشی ئینسان لە بۆ خۆیتی، فالحەسەنەة بعشر أمثالها إلى 700 ضعف، چاکەیەک بەدێ و هەتا 700 و زیاتریش و هەتا 1000ش بە ئەندازەی ئیخلاس و بە ئەندازەی تێکۆشان و بە ئەندازەی جوهودکردن پاداشتە گەورەکانیش زیات وەردەگری. يقول الله تعالى، جا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێ هو لي، واتە ڕۆژی گرتن لە بۆ منە، وأنا أجزي به، و هەر بۆ خۆشم پاداشتی لەسەر دەدەمەوە. هەڵوەستەکی کورت و پوخت لەسەر ئەو شەیەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە بەکاری هینە فەرمووی كل عمل ابن آدم له، هەموو کار و کردارەکی ئینسان لە بۆ خۆیەتی لۆ، چونکە هەموو عەمەلێک دەکرێتن لەوانەیە بە ئاشکرایە دەکرێ و دیاریشە، لەوانە بێت تووشی ڕیا ببێ، بەڵام ڕۆژی خەفیە نهێنیە، هیچ کەسێک نازانی بە ڕۆژی یان بە ڕۆژینی. لەبەر ئەوەیە کە یەک لە هۆکارەکان زانایان دەفەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرموویتی كل عمل ابن آدم له، چونکە هەموو ئینسانێک عەمەلەکەی لۆ خۆیتی، بەڵام بۆ فەرمووی ڕۆژی خوا دەفەرمێ هو لي، تایبەتی کرد و ئیزافەی کرد بەلای خۆی لە بۆ منە، لەبەرەوەی دەڵێن چونکە پاداشتی هەموو شتێک لە عیبادەتەکان دیارە، تەنانەت پاداشتی ڕۆژی پێغەمبەریش صلی الله علیه و سەلەم دیاری نەکردێت، چونکە خوای پەروەردگار لۆ لای خۆی هێشتیتەوە، تەنها بۆ خۆی ئەزانی چ پاداشتێکی گەورە و عەظیمی داناوە لە بۆ مسلمانان و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەسەر ڕۆژی گرتنێ. چونکە دەفەرمێ خوای گەورە فەرمووی إنه يترك الطعام وشهوته من أجلي، چونکە خواردن و هەروە ئارەزوەکانی خۆی تەرک کردووە لە پێناوی مندا، ويترك الشراب وشهوته من أجلي، خواردنەوە و ئاوی تێنیەتی خۆی قبول کردیە و وازی لە ئارەزوەکان هینا لە پێناوی منە، دەفەرمێ فهو لي وأنا أجزي، و هەروەها به، ئەمن پاداشتەکەی بۆ خۆم دەزانم چەندە دەیدەمەوە. من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. چەندین فەرموودەی دیکە صلی الله علیه و سەلەم کەلاتان معلومە لەسەر گەورەی ڕۆژی گرتن لە مانگی ڕەمەزان چەند عەظیمە، و یەکە لە عەمەلە ساڵیحەکان. دووەمین شت شەو نوێشکردن، واتە تەراویحکردن، قیام،
کە دیارە پێغەمبەریش خوا ساوسم فەرمووی من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. دومین عملی صالح پێویستە لە مانجی ڕەمەزان زۆر گرنگی پێ بدەین تەرکیزی بکەینە سەر و نەیتوێنین و زۆر لەگەڵیدا خەریک بین شەو نوێشکردنە تەراویحکردنە چونکە پێغەمبەر سەڵ فەرمی هەر کەسێک شەوەکانی ڕەمەزان شەو نوێژی تێدا بکەوت تەراویحی تێدا بکاتن کە قامە مەبەستی ئەوەیە زیاتر کە لە شەودا نوێژەکە دەکرێت دوای عیشای دەبتە شەو نوێژ هەر کەسێک ئیمانی پێهەبیتن کەمە ئەجر و پاداشت و ثەوابەکی گەورەش داوا بکە لە خوا لە گوناحی خۆش دەبێتن. حتى پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی من قام مع إمامه حتى ينصرف كتب له قيام ليلة. هەر کەسێک کەوا تەراویحەکەی لەگەر ئیمامەکەی خۆی کرد یەو مزگەوتەی کە تەراویحەکەی تێدا دەکات تا ئاخر ڕکعەتی ویترەکەی لەگەر ئیمامی کرد و تا تەواو دەبێ ئیمام ئەو شەوەی هەمووی بە شەو نوێژ و عیسابە چ عەمەلێکی صالحی گەورە و چ پاداشتێکی عەظیمی لە بۆ دانای خوای پەروەردگار لەو مانگەدا. خاڵی سێم لەو عەمەلە صالح و چاکانە الصدقة خێرکردنە. خێرکردنی مانجی ڕەمەزان پاداشتی زۆر گەورەترە لەو خێرانەی کە لە پێشی ڕەمەزان و لە پاشی ڕەمەزان دەکەی. چونکە پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام ڕوحمان بە قوربانی بێ فەرمیەتی ئەفضەل الصەدەقەتی صەدەقەة فی ڕەمەضان. گەورەترین پاداشتی خێر و سەدەقە ئەو خێر و سەدەقەیە کە لە مانجی ڕەمەزانێدا دەیکەی چونکە لەو مانگەی خەڵک زیاتر و زۆرتر پێویستی بە مەساریفە فەقیرەکان هەژارەکان چاوەڕێی هەبووەکان و دەوڵەمەندەکان دەکەن کەوا ڕەحم و بەزەییان پێدا بێتەوە بۆی دڵیان خۆش بکەن لەو ماڵی خوای گەورەکە پێداون پێی ببەخشێتن. لۆیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی یەک لەو سەدەقانە و خێرانەی دیکە ئەوەیە من فطر صائما كتب له مثل أجره إلا أنه لا ينقص من أجر الصائم. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەسێک ئێوارەی کەوا ئەگە خواردنێک ئەگە دەنکە خورمایەک ئەگەر قومە ئاوێک بدا بە کەسێکی ڕۆژەوانان لە پاداشتی ئەو ڕۆژەی لۆی دێتن بەبێ ئەوەی لە ڕۆژی گرەکەی هیچ خێرێکی لێکەم ببیتن حەقی ڕۆژی گرتنەکەی یعنی کە ئەنەما ئەتوو ڕۆژی ئەویشت دەبۆ دێ بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی صاحبی ڕۆژەکەی کەم ببێ. خاڵی چارەم کە زۆر مهمە گرنگیەکی زۆرتری پێ بدەین خوێندنی قورئانە چونکە مانجی ڕەمەزان ها خودی خۆی خوا وەصفی دەکە بە مانجی قورئان شهر رمضان الذي أنزل فيه القرآن. مانجی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێدا نازل بووە. زاگەر دیقەت بدەین هەر جبرائیل بە چ گەورە بوو بوو بە ئەمین الوحی بەو قورئانە بوێ بەو کەلامەی خوای گەورە کە بۆ پێغەمبەرانی هێناوە بە تایبەت کە قورئان بۆ محەممەد المستەفای هێنا عەلەیهی سەڵات وسەلام. مانجی ڕەمەزان بە چ گەورە بووە مانگەکان کە بەوەی کە چووکە قورئانی تێدا هاتۆتە خوارەوە. شەوی لەیلەة القەدر بە چ گەورە بوو بە واستەی قورئان گەورە بوو. بۆ ئینسانەکان لە لای خوای بە چ گەورە دەبن ئین الله ليرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. خوای گەورە کۆمەڵە خەڵکانێک کە دەست بەو قورئانەوە دەگرن عەمەلی پێ دەکەن دەیگەینن و حەقەکەی وەردەگرن و ئەو جار دیفاعی لێکن و سەری دەخەن و دەیچەسپێنن لە زەویدا ئەوانە بەڕاستی خوا بەرزیان دەکاتەوە بەو قورئانە چونکە خزمەتکاری قورئانن و هەروە ئەوانەی دژی قورئانن ئەوانەی ڕێگرن لە گەیاندنی قورئان و پەیامی قورئان و گەڕانەوەی قورئان و سەر حکم لە دنیا و لە ژیاندا ئەوانە خوا نزمیان ئەکاتن لە قیامەتێ ئەیان خاتە ژێرپەی ئینسانی متەقی و ئیمانداران کەواتە بزانە قورئان ئینسانیش گەورە دەکات. لۆیە تەماشا دەکەی ئەو کەسانە ئەحەقترن بە ئیمامەتی و بە پێشەوەتی کە قورئانیان زیاتر دەزانن فێرن قورئان ڕەوانترن قورئانیان زیاتر لەبەرە قورئان زیاتر شارەزان لێی کەواتە قورئان یەکێکی دیکەی لەو شتانەی کە لە عەمەلە ساڵحەکان لە مانجی ڕەمەزان پێغەمبەر صلی الله علیه و سلم جبرائیل داهاتە خزمەتێ دوو جاران بە کاملی دەوری دەکردەوە لەگە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم یعنی گرنگی زیاتری بە قورئان دەدا لە غەیری مانگەکانی دیکەدا زا بکرێ هەمومان یعنی هیچ کەمترین شت نابێ لە جوزئەکی کەمتر بخوێنی حیف و مخابینە هەر نامەکت لێ دێتنە مۆبایلەکەت یەکەو سەر دەیکەیەوە داخۆ بزان چێ نامەی لۆ ناردی ئەی خوا ئەو نامە گەورەی بۆ ناردی بۆ نایکەیەوە. عزیزم بەڕێزم و هەروەها خاڵی پێنجەم و عەمەلی صالح لە مانجی ڕەمەزاندا کە پاداشتی زۆر گەورن گەڕان بە دوای لەیلەة القەدر و زندوکردنەوەی دەشەوەکەی ئاخیر ئەوە یەک لەو عەمەلە صالحانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. واتە هەر کەسێک کەوا مانجی ڕەمەزان لە دەشەوەکەی ئەخیری زندوی کردەوە بە دوای شەوی لەیلەة القەدر داگەڕات چونکە ئەو دەشەوت کە بە سەرتاپە هەر دەشە و عیبادەتت تێدا کرد ئەتوو بە تەئکید شەوێکیان لەیلەة القەدر وەبەرت کە تۆ مەحروم نەبووی لە پاداشتەکەی دەیکەواتە یەک لەو عەمەلە ساڵحانەی دیکە ئەوەیە
خۆمان حاضر بکەینە دە شەوی ئەخیری لۆ عیبادەتێکی گەرم و گوڕتر و چۆشت و چاڵاکتر لە شەوی لەیلەة القەدردا بێ. خاڵی شەشەم ئەلیعتیکاف، ئیعتیکافکردن و مانەوە ئەگەر هاتوو خوای گەورە کردی مزگەوتەکان دەرگای مزگەوتەکانمان بەسە داواڵاوە هەر هیچ نەبێتن ئەو دەقەی دەچێ ناو مزگەوتێ برێ نەوەیت سنەتە الاعتیکافی ما مەکەست فیه ئەمە نیەتمی سنەتی اعتیکاف بکەم هەتاکو ئەوەندەی تێدا مامەوە گەر لەحزەیەک بی سەعاتێک بی ئەو دەشەوەی ئەخیری چەند سەعاتێک بی هەر نیەتی اعتیکافی لێبینەوەش عیبادەتش تێچوو کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كان يعتكف العشر الأواخر من رمضان ده شوي أخيري اعتكاف تدا ذكر پیغمبر صلى الله عليه وسلم لمانجي رمضان. خالي حفتم يادي خواي گەورە کردن ذكر کردن أنواعي أو استغفار کردن داوي لي خوش بون خوا سبحان الله کردن الحمد لله کردن الله أكبر کردن لا حول ولا قوة إلا بالله لا إله إلا الله اللهم صل على سيدنا محمد أو ذكران زور بك يعني لي مقري كاتو ساتك بخبري إلا زمانت بذكري خواي پروردگارەوە بێتن چونکە ذکرەکان زۆر گەورن زۆر عظیمن لە مانجی ڕەمەزان زۆر زیاتر پاداشت و ثەوابی لەسەر وەردەگری ئەوەش یەکێکی دیکەی لە عەمەلە ساڵحەکان. هەشتەمین فتارکردن و پاشیوکردن زۆر لەمەی مسلمانان ئیحتیمام بە پاشیوی نادەن بەداخەوە لە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ تەسەحەروا فإن في السحور بركة دەفەرمێ پارشیو بکەن چووکە لە پارشیوی بەرەکەتەکەیە تو هەر دەستی سەعاتێک پێشبانجی نیو سەعات پێشبانجی ئیستیغفارێک دەکەی دوو ڕکعات نوێژ دەکەی دوعایەک دەکەی ئیستیغفارێک دەکەی تۆبە دەکەی خوالیت قبول دەکەت داوایەکت هەیە خوای گەورە کە لێی دەپاڕێ پێت دەبەخشێ یعنی هەر شتێکت هەیە خوا لە بۆت دەکە و ئەنجامی دەدا ئەو جەپارەنوان وەلەو بجورعەتی مائین لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە ئەگەر بێت و بە قوم ئاوەچیش بی لە پارشیو هەر بەشدار بە چونکە پێغەمبەر گیان فەرموویەتی فصل ما بين الصيامين وصيام أهل الكتاب أكلة السحور واتا جیاوازی نێوان ڕۆژی ئێمە و جوودیانەکان بریتێ لە پارشی و کردن چکە ئەوان نایکەن دەبێ ئێمە مخالفەی ئەوان بین و هەروەها ئەو جار زوو فتارکردنەوە مەبەست لە زوو فتارکردنەوە یعنی لەگە بانگدانێ فتاری بکەی و تاخیری نەکەی کە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لا يزال الناس بخير ما عجلوا الفطرة بەردەوام خەڵک ڕوو لە خێرە و لەسەر خێرە و خێری بۆ دێ هەتاکو پەلە بکە لە بەربانگکردنەوە یعنی لەگە کاتی خۆی پارشی بکاتن پارشیوش دەکەی و مخابینە بە جغاری پارشی دەکەی و حیف و مخابن زۆرمان هەیە لەو بابەتانە ئەگەر هیچ نەبێ بە قومە ئاوێک ئەگەنە سونەتی هەرە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پارشیکردنەوەی بە چەند دنکە خورمایەک سێ دنک بێتن با یەک دنک بێ پێنج دنک بێ تاک بێ کەفتاری پێ دەکەیەوە عەزیزەکەم. خاڵی نوێم و کۆتایی عمرەکردن لە مانجی ڕەمەزان بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم يعني زور بقورة وعظيمي نشاني أصحاب كان داوة دفرمي عمرة في رمضان تعديل حجة عمره هنا نويك وتشون عمره لرمضان دا پاداشتي هاوسنگ ومعادلة يعادل بس بپاداشتي حج كردني زا امید دكي نخواي پروردگار كهمو لايكمان او درفت الزيريني كخوا بيمان دا لمانجي رمضان او كارو كردواني باسمان كرد و چەندین کار و کردداری دیکە وەکو زیارەتکردنی خزم و کەسی وەکو سەردانیکردنی نەخۆشی وەکو دەستێنان بەسەر یەتیم و یارمەتیدانی فەقیر و هەژار سەر لە غیزای کۆکردنەوە دانە ماڵان شمەکڕینە بۆ منداڵە فەقیر و منداڵە یەتیم هەزاران کاری دیکەی چاک دەرفەتەکە فرسەتەکە چێ دەرێ ئەتو دەگەی ڕەمەزانشت کە چێ دەرێ دەگەی کۆتار ڕەمەزان بۆی ئەوەندەی کە تو لە ژیان دای محاولە بکە ژیانت هەڵبقۆزیەوە ئەو دەرفەتە زێڕینانە ئەو فرسەتانە بیکە بەمایی ساحەی مەیدانی چاکە و چاکەکاریەکانت بۆی لە ڕۆژی قیامەت خوای گەورە سەرفراز و سەرکەوت و سەربەرز و ڕوسپی دیوانی خۆیت بکاتن بۆی شادت بکا بە بەهەشت بۆی بتپارێزی لە عەزابی قەبر و عەزابی دۆزەخ بۆی کەوا چاوەکانمان گەشت ببێتن بە دیتنی خۆی و پێغەمبەرە نازدار و خۆشەویستەکەی صلی الله عليه وسلم با هەمومان وعد و پەیمان لەگە خوا بدەین ئەو عەمەلە ساڵحانە چین ئێمە جۆش و خڕۆش بین چۆست و چالاک بین لەسەری زۆر خۆشمان بێ زۆر پێمان خۆش بێ بەردەوام لە عەمەلی ساڵح بین بۆی بمان هێختە سەسیکەیەکی ڕاست و دروست هەتا دەگەینە لیقای خوای گەورە لە عەمەلی ساڵح جودا نەبووینەوە چونکە هەر ئەوە خێر و بەرەکەت و ڕەحمەتە لە بۆ ئێمە چونکە ئینسان لەسەرە مەرگ تەمەنا دەکاتن دەرێ ڕەبی چی دەرێ ڕەبی ارجعونی لۆ لەعەلی ئەعمەل صالحا بەس بۆ عەمەلی ساڵح تەمەنای مردن دەکەی يعني دفرمي لولا أخرتني إلى أجل قريب لو فأصدق وأكن من الصالحين بوي صدقة بكم بوي بما كاري شاكا كارام كمعملي صالح بكم أو تمنى إنسان لكاتك دمري بشيمان دبتو بوي با
ئێستا ئێمە عملی صالح بکەین و هەروەها کارە چاکەکانمان خۆش بێ و خۆمان بڕازێنینەوە بەو کارە جوان و قەشنگانەی لە خزمەت خوای پەروەردگار پاداش و ثەوابی گەورەی پێوەردەگرین و رسول الله صلى الله عليه وسلم دڵی پێخۆشە بی ئومەتەکەی کە دائما عملی صالح مەبدە و شیعاریان بێ کار و کردەوەیان بێتن إن شاء الله خوای گەورە ئێمە و ئێوە هەموو لایەک لەو کەسانە بجێڕی کەوا ئیهتیمام و گرنگجەی بە عملی صالح بدەین لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان بە تایبەتە لەو مانگە پڕ لە خێر و بەرەکەتە خوای گەورە هەموو لایەک محفوظ و مەستور بکات تەندروست باش بکە لە بەڵاو سیبەت پارێزی والسلام عليكم ورحمة الله وبركاته.